بەڕێزان بەردەوامین لەگەڵتان لەم چاوەرەمانە قسە لەسەر بەڕێوەچوونی هەڵمەتێکەکەین لەلایەن خوێندکاران و مامۆستا و بەڕێوەبەڕێیەکانی یەکێک لە خوێندنگەکانی شاری سلێمانی ئەویش خوێندنگەی خاکی بنەڕەتی بووە هەستاون بە چالەنجێک یاخود بە هەڵمەتێک بە ناونیشانی خوێندکاری ژینگە دۆست لە ڕێگای ئەم هەڵمەتەوە ئەیانەوێت سلێمانی جوانتر و ڕەنگینتر و هەروە سەوزتر بکەن بێگومان لەم هەڵمەتەدا خوێندکاران هەن ئەدرێن کە بتوانن نەمان بچێنن بۆ سەوزکردنی شاری سلێمانی بۆیە لەم بەشەدا بە شێوازێکی گشتی قسە لەسەر هەڵمەتەکەکەین قسە لەسەر بیرۆکەی ئەم هەڵمەتاکەین هەروە باز لە گرنگی سەوزکردنی ژینگاکەین بە شێوازێکی گشتی چه گرنگیەکی هەیە ئێمە بتوانین ژینگەکەمان هەمیشە بە بەردەوام گرنگی پێبین و بەرەو سەوزکردنی ببین بۆی کە لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ بکەین ئێستا بە خۆشحاڵم میوانداری هەرێک لا بەڕێزان مامۆستا شەپۆل کابانمان کردو کە بەڕێزیان مامۆستای میوزیکن لە خوێندنگەی خاکی بنەڕەتی هەروەها بەڕێز مامۆستا سەرخێڵ هاوڕێ کە بەڕێزیان مامۆستای زانکۆن سڵاوتان لێ بێ و زۆر زۆر بەخێر بێن مامۆستا شەپۆل سەرەتا لە بەڕێزەوە دەست پێ بکەم بابزانم بیرۆکەی هەڵمەتێکی لەم شێوازە لە چێوە سەرچاوی گرتووە گەر بەڕێزە زیاتر زانیاریمان بێتێ لەسەری سەرەتا سوپاس بۆ شاشە ڕەنگینەکەی کورسات سپاس بۆ بیرۆکەی ئەم کارە لەوە دەستی پێکرد ئێمە ساڵانە خوێندکارەکانمان یادی لە دایکبوونیانە کردەوە چۆن بتوانین ویستمان خزمەتێکی سلێمانی بکەین هەستاین سەرەتا لە کاتی لە یادی لە دایکبوونەکانان نەمامێکمانە چان بۆ خوێندکارەکە لە پاشان ویسمانم پرۆژەیە گەورەترکەین کە بتوانین لە قوتابخانەکەمانەوە بگاتە سەرجەم قوتابخانەکانی سلێمانی و پاشان دەرەوەی سلێمانی کە شارەکانی تری کوردستانیش بگرێتەوە بە خۆشحاڵیەوە بە هاوکاری باوکان و دایکانی تەلەبەکان و چەند کەسانکیچکە هەستاین بە دابینکردنی نزیکەی 400 بۆ 500 نەمام کە لە بەرواری سیانزە ئەم نەمامانەمان ناشت پرۆژەکەشمان سەرەتا نەمامەکانتان لەکوێ چاندۆ مامۆستا سەرەتا لە ناو قوتابخانەکەمانە دەستمان پێکرد بە هاوکاری شارەوانی ڕاپەڕین کە زۆر هاوکارمان بوون لە دابینکردنی شوێنەکان و زایدن هەڵکەندنی چاڵەکانە و بیرمان لەوە کردەوە سەرەتا چ دارێک هەڵبژێرین کە لەگەڵ سروشتی سلێمانیدا بگونجێ وەکو ئەزانی سلێمانی بە ڕەشەبایەکی زۆر بە ناوبانگە بیرمان لەوە کردوتەوە کە ئەم دارانەی بەکاری ئەهێنین چۆن بتوانین لە ماوەیەکی کەمە کەمترین ئاو پێویست بێ بۆ بەکار بۆ ڕواندنی و گەشەکردنی زۆر باشە مامۆستا بەڕێزت لە خوێندنگەی خاکی بنەڕەتی مامۆستای میوزیکی بەڵام خاوەنی ئەم بیرۆکەیەشی چۆن بۆم بیرۆکەی لای تۆ سەرچاوی گرتو هەمیشە هەنگاونان گرنگە بەڵام ئایا چه هەنگاوێک کە بتوانانی سەرکەوتوو بیت هەنگاوی یەکەم کە ناومانە وتمان لەوە دەستمان پێکرد خوێنکارێک کە یادی لە دایکبوونێتی ئەم کارە بکەین بەڵام یەک نەمام تەنها کارێک نییە یاخود چەند نەمامێک لە ساڵێکی خوێندنە کۆتایی بە هەموو ژینگەی کوردستان نایانێ بڵێن سەوزیکە بۆیە ویستومانە هەموو خوێنکارەکانمان بێ جیاوازی بەشداری بکەن و بیرۆکەکەشمان لۆ دەست پێکرد کە با مەکتەبەکەی ئێمە جیاواز نەبێت قوتابخانەکەمان جیاواز نەبێت هەوڵمان ناوە لە ڕێگەی چەند بەڕێزێکەوە بە تایبەتی بەڕێوەبەرێتیەکانی پەروەردەی سلێمانی کە هاوکارمان بوون لە دوای خۆمان دوو قوتابخانە بانکەین ئەم دوو قوتابخانەیە هەستن بە بانکردنی 4 قوتابخانەی کە 4ەکە 8 وای لێ هەموو سلێمانی بە سلێمانیا بڵاو بێتەوە بەم شێوەیە دەست پێکرد زۆر باشە دەستان خۆش بێ بە هیوای بەردەوامی بۆ ئێوە هیوادارین هەموو خوێندنگەکانی سلێمانی سنووری سلێمانی کوردستانی شتانانت بگرێتەوە مامۆستا سەرخێڵ بێمە لای بەڕێزت بەخێر بەی سەر چاوان لەگەڵ بەڕێستا قسە لەسەر گرنگی سەوزکردنی ژینگە بکەین ئەزانین هەمووان حەز بەواکەین کە ببین بە خاوەن ژینگەیەکی تەندروست چونکە لەو ڕێگایەوە تەندروستی تاکەکانیش پارێزراوترە بێت چەندە گرنگە ئێمە بۆ پارێزگاریکردن لە ژینگە گرنگی بە سەوزکردنی ژینگە بین زۆر سپاس بەنسبەت بابەتە ژینگەیەکانەوە هەمووی گرنگی خۆی هەیە هەر هەڵمەتێک بکرێت بەڕاستی جێگەی دەستخۆشیە جێگەی شانازیە چ لەسەر ئاستی تاک بێت چ لەسەر ئەوەی کە هەنگاو نراوە ئێستا چەلەنجی ژینگەیەکرێت لە هەرێمی کوردستان لەسەر ئاستی شارەکان و بەڕێوەبەرایەتی حکوومەکان و خوێندنگەکان و هەروەها زانکۆکان من ئەتوانم بە شتێکی سادە بڵێم ئەگەر ئەمانەوێت دەروونێکی ئاراممان هەبێت ئەگەر ئەمانەوێت ژینگەیەکی تەندروستمان هەبێت و تەندروستیەکی باشتر بۆ خۆمان دابینکەین با بەردەوام بین لەسەر ئەم ئەرکە پیرۆزە ئەرکی ناشتنی نەمام جەنابەت ئاماژەت بەوە کرد تا چەند کاریگەری سەوزکردنی ژینگە هەیە لەسەر تەندروستی ئێمە طبعاً کاتێک تۆ هەر نەمامێکە چێنیت وەک هەر ناشتنی نەمامێک بەرامبەر دابینکردنی با بڵێن ئۆکسجینە یاخود بۆ سێ مرۆڤ یاخود بۆ سێ
بۆ 3 کەس لە شارەکاندا کەوایە ئێمە هەر لەوە دەست پێەکەین ئەگەر نەمامێک بۆ بەرامبەر بە 3 کەس بێت ئەی چۆن ژینگەکەمان ئەپارێزێت کاریگەری لەسەر کەمکردنەوەی تۆز و خۆڵەکات و هەروەها کاریگەری لەسەر کەمکردنەوەی ئەو گازە ژەهراویانەی چ لە ڕێگەی ئۆتۆمبیلەکانەوە و چ لە ڕێگەی با بڵێن معامیلەکانەوە کاریگەری ئەو گازە ژەهراویانە کەمەکاتەوە و هەروەها کاریگەری لەسەر دەرونی مرۆڤ بکات بە جۆرێک ئەگەر باخچەکان لە ناو شاری سلێمانیە ڕوو لە زیادبوونکەن کە بەپێی داتایەک ئێستا 560 باخچە و نافورە هەیە لە ناو شاری سلێمانیە کە پارێزگاری سلێمانی بەڕێزیان ئاماژەی بەو داتایە کردووە لە چووی ستانداردی جیهانیە و ئەڵێ زیاکردنی ئەم ڕێژەیە زیاکردنی ڕێڕەوی ڕۆیشتنی پیادە لە ناو شارەکانە ئەمە ئەبێتە هۆی کەمکردنەوەی منتال ئیلنس واتە ئەو نەخۆشی دەرونانەی کە پێیوەستە بە دەرونی ئینسان بەردەوام بیریان لێ کاتەوە یاخود هەندێک نەخۆشی وەکو خەمۆکی کەواتە بەم شێوازە تەسیرەکەی بەردەوامە بێت من ئەگەر یەک نمونەی بەسیط بهێنمەوە ئەگەر سارێک لە ناو شاردا یاخود ئۆتۆمبیلێک لە ناو شاردا 1500 کیلۆمتر بجۆڵە لە ناو شاردا هاتو چۆ کات چ بۆ دەوام بێت یاخود هەر جۆرە ئۆتۆمبیلێکی تر بێت 1500 کیلۆمتر بەرامبەر 100 گرام لەو تۆز و خۆڵەیە کە لەسەر گەڵاکان کۆبنەوە کەواتە گەر ئێمە بتوانین نەمامێک زیاتر بچێنین وەکو ئەوە پارێزگاریمان کرد بێت لە پیسبوونی ژینگە کە سارێک بەرهەمی هێنێت لە ڕۆشتنی 1500 کیلۆمتردا ئەمە جارێکی تر مامۆستاش ئاماژەی بە جۆری نەمامەکان کرد چی گرینگە لە کوردستاندا چی بچێنرێت من پێم وایە پێویستیەکی بە دراسەیەکی ورتر هەیە بۆ ئەم بابەتە چونکە جۆری گەڵایدارەکان جیاوازن بۆ گازە ژەهراویەکان بۆ نمونە بەبەستی لەوە چییە مامۆستا بۆ نمونە ئەگەر ئێمە گازی نایترۆس ئۆکساید وەرگین یاخود سەلفەر دایۆکساید وەرگین کەواتە پێویستیان بۆیە جۆری گەڵاکان و جۆری نەمامەکان جیاواز بێت تاکو ڕێژەی ژەهرایی بوونی بەم گازە کەم بکاتەوە ئەگەر بمانێت تۆز و خۆڵ بکەینەوە بە هەمان کەمکەینەوە بە هەمان شێواز ئەمە جگە لەوەی کە تەسیل لە پلەی گەرمی شارەکە هەموو یەکات و هەروەها ئەگەر فوارەمان هەبێت لە هەمان کاتە لە ناو باخچەکاندا ئەمیش تەسیل لەسەر پلەی گەرمیە کات و ئەبێتە هۆی کەمکردنەوەی پلەی گەرمای ناو شارەکان بەڵێ زۆر باشە دەستە خۆش بێ مامۆستا شەپۆل بگەڕەمەوە لای بەڕێزت چەندە گرنگە بەڕای تۆ وەکو مامۆستایەک چەندە گرنگە هەستی ژینگە دۆستی لە ناخی قوتابیان لە ناخی خوێندکاران لە تەمەنێکی کەمەوە بچەسپێنی بۆی لە دوجارە کە ئەوان گەورە بن هەموو کۆمەلگا سوودیان لێ بینێ ئەو ژینگەی کە تێداژین ئەوان بتوان ببن بە پارێزەرێکی ڕاستەقینی ژینگەکەی خۆیان بەڵێ یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوە بوو کە بیرمان لێ کردەوە چۆن بتوانین هەستی نیشتیمانی لای خوێندکار چەسپێنین دروستکەین لە ناخیانە کە خاکیان خۆش بوێ کە قوتابخانەکەیان خۆش بوێ کە شارەکەیان خۆش بێ هەمومان نەزانین مناڵ هەمیشە گەر کارێکی لەگەڵا بکەی بە پیکەنینەوە بە قسەیەکی خۆشەوە هەمیشە لە زیگر و فکریا ئەمێنێتەوە بۆ نمونە من لە مەجالەکەی خۆما کە مۆسیقاوتنەوەی وانی مۆسیقای خۆشەویستیکی زۆر هەیە لەلایەن قوتابەکانەوە بۆ من ئەی چۆن بتوانم لەم ڕێگەیەوە داخەڵ ببم بۆ ئەوەی کە بتوانم خوێندکارەکانم خۆشم و کوردستانیشان خۆشتر بوێت مامۆستاکانی تری خوێندنگەکەیان خۆش بێت ئەگەر بێت و حساب بۆ ئەمە بکەیت خوێندکارێک بێت لەم ناوچەیە لە هەر ناوچەیەکی تری سلێمانی و کوردستانە نەمامێک بچێنێ هەتا بمێنێت هەتا تەمەنی هەبێت بیر لەوە ئەکاتەوە کە من لەو شوێنیان نەمامێکم ناشتووە هەمیشە بیر لەوە ئەکاتەوە ئەو شوێنە بە پاچێ ڕابگیرێ هەمیشە بیر لەوە ئەکاتەوە خەمی بێ لە سووتان و داڕمان بیپارێزێت بۆیە ئەمە ئەکەوێتەوە سەر توانا و بەرهەمەندی مامۆستاکان کە بتوانن لەم ڕێگەیانەوە بتوانن خۆشەویستی خاک و کوردستان بتوێنن لە ناخی قوتابەکانیاندا و پێم خۆشە ئاماژە بە خاڵێکی کە بم ئێمە هەر نامانەوێت ئەم چالێنجە یاخود ئەم بانگێشکردنە لە ناو قوتابخانەکانی سلێمانیا و کوردستانە بێ پێمان خۆشە بچێتە دەرەوەی کەرتی پەروەردە چۆن بۆ نمونە کەرتی تەندروستی ڕۆژانە ئەزانین لە نەخۆشخانەی مناڵبوونە مناڵی نوێ لە دایک دەبێت کارێکی وا بکرێت کە ئەم دایک و باوکە لەگەڵ بوونی یاخود لە دایکبوونی مناڵەکانە بتوانن نەمامێ یا دوو نەمان بچێنن با بگەڕینەوە سەر ئەوەی کە لە کەرتی پەروەردەیە چۆن بێت کاتێک کە من مناڵەکەم دەبەمە خوێندنگەیەک لە قۆناغیەکەما دای ئەنێم با لەگەڵ وەرگرتنی قوتابیەکەما مناڵەکەما دوو نەمامێک بچێنم لە پاشان مەراحلەکانی تری کە
لە قۆناغی شەشەوە ئەچێتە قۆناغی حوت یاخود لە قۆناغی نۆوە ئەچێتە شارژێ هەر قۆناغیچکە بتوانێت لەو ڕێگەیەوە نەمامیچکە بچێنێت و پێشکەشی کوردستانی بکات هەتاکو آخر مەرحەلەکە ئەگاتە ئەوەی تەخەڕوس دەکات بتوانێت نەمامێکی کەش هەر پێشکەشی کوردستان بکات. زۆر ڕاستە دەستان خۆش بێ بەڕاستی بیرۆکان سەرجەمیان جوانی هیواداری وەکو خۆت باسی لێوە کرد تەنها کەرتی پەروەردە نەگرێتەوە بۆ هەموو سێکتەرەکانی تر هەموو کەرتەکانی تریش بتوانن بەشداری لەم جۆرە چالنج هەڵمەتانەیە بکەن. مامۆستا سەرخێڵ بەڕێستان بۆ نمونە بەڕێوەچوونی هەڵمەتی لەم شێوازە چۆن بەرزێنەرخێنن تا چەندێک بەڕای ئێوەش وایە بۆ تەنانەت زانکۆکانیش بگرێتەوە لە زانکۆکانیشا خوێندکارانی زانکۆش بتوانن گرنگی بەم جۆرە بابەتان و بە سەوزکردنی ژینگە بن. بەڵێ بەنسبەت زانکۆکانەوە ئێستا ئەم ساڵ لە زانکۆی سلێمانی و زانکۆکانی تریش لە هەندێک لە زانکۆکان سیستەمێکی تازە پێڕاوەکرێت ئەوش سیستەمی بۆڵۆنیایە واتە سیستەمی خوێندنی قۆناغی یەکەم گۆڕاوە وانەیەکیان هەیە بە ناوی یونیڤەرسیتی وەرک ئینڤایرمنت ژینگەی زانکۆ لەم وانەیە سەرەتا دەستیان کردو بە هەڵمەتی نەمامناشتن لە ناو زانکۆکانە و لە زۆنی دەرەوەی زانکۆکانە یاخود لە سنووری زانکۆکانە بۆ ئێمە هەنگاوی باشمان ناوە لە ناو بەس لە دیاریکردنی وانەیەک بۆ قۆناغیەکی زانکۆ چی بۆ سەبارەت بە ژینگە؟ ئێمەڵی یونیڤەرسیتی وەرک ئینڤایرمنت لەم یونیڤەرسیتی وەرک ئینڤایرمنت خوێندکار فێری کۆمەڵێک یاسا و ڕێنمایی و ئەرک و مافەکرێت کە لە زانکۆیە هەیەی لە چوارچێوەی ئەوەشە ئەمە چۆتە پلانەوە وەکو زانکۆکان چۆتە پلانەوە کە خزمەت بە ژینگەی زانکۆ بکەن خزمەت بەو بینایە بکەن کە لەوەیە و هەروەها ژینگەیەکی تەندروست بۆ خۆیاندا بکەن ئەگەر خوێندکار ژینگەیەکی تەندروستی نەبێت و زانکۆکەی ببینێت کە شێوازێک لە شێوازەکان کە ئەگەر سەوزایی لە نەبێت وەکو بە بیابان بوون وایە ئەمە تەسی لەسەر دەرونی خوێندکارەکەشەکە و من شتێکی تر ئەبینم لە هەمان کاتە هەنگاوێکی تنراوە ئەو خوێندکارانە ناویان لەسەر نەمامەکان ئەنووسن یاخۆ لەیبڵەکرێت نەمامەکان کە ئەمە هەم ئەرکێکی پیرۆزە و هەروەها من ئەڵم بیرۆکەیەکی تر هەنگاو بنین بۆ چەلەنجێکی تر لە پاڵ چەلەنجی نەمامناشتنە یاخود ئالانگاری نەمامناشتنە خزمەت بۆ نەمامانەکەین کە بێخزمەت بوون تا ئێستا یاخود کە لە وەرزی هاوی نایەت تووشی وشک بوونەوە ئەبن کە بینیمان لە ساڵی ڕابردووە چەند باخچەیەک وشک بوون کەواتە ئێمە لەگەڵ ئەمەشە هاوتەری بەما پێویستمان بە چەلەنج یاخود ئالانگاریەک هەیە کە ئەویش بەردەوامبوونی سەوزایی یاخود تێرکردنیان بە ئاو بێت ڕێژەی سەوزایی زیاد بکات. زۆر ڕاستە ئەو خوێندکارانەی کە لە زانکۆیە بۆ نمونە وانەیەکیان هەیە سەبارەت بۆ بابەتێکە خۆت باسی لێوە کرد ئەبێت نەمامێک بچێنن دواتر لێبڵێکی لێن کە ناوی خۆیان خەنە سەر دواتر بێ ئەو خوێندکارە خودی خۆی چاودێری و خزمەتی ئەو نەماکە تا گەورە بێت هەنگاومان نەناوە بۆ بەڕاستی چونکە یەکەم ساڵ ئەمڕۆ ئەم ساڵە زانکۆی سلێمانیا کە پێڕکراوە و ڕێژێکی زۆر لە نەمام با بڵێن نەشراوە بۆ هەر خوێندکارێک لەوانەیە نەمامێک تا دوو نەمام و زیاتریش هاوکاری کرد بێت لە ناشتنیا کەواتە ئەم ساڵ چەلەنجەکە بەم شێوەیە بوو بەڵام بێگومان ئەبێ هەنگاویش بندرێ بۆی کە بەردەوام چاودێری بکە هەم هەتا ئەو 4 ساڵێک کە تەخەڕوجەکان خوێندکارەکە دڵی خۆشە بێت نەمامەکە گەورە بووە وە ژینگەیەکی سەوزتر و دەرونێکی ئارامتری بۆ هاوڕێکانی دابین کردو. ڕاستە دەستان خۆش بێت مامۆستا شەپۆل بێمەوە لای بەڕێزت بۆ نمونە ئێوەکو خوێندنگەی خاکی بنەڕەتی ئەم چالنجە خود ئەم هەڵمەتەی کە بۆ نمونە ساستان کردووە هەموو قۆناغەکانی گرتوۆ یاخود چ قۆناغێک بەشداری لەم هەڵمەتایە کردو؟ بڵێ ئێمە بیرمان لەوە کردەوە کە هەموو قۆناغەکانی خوێندن بگرێتەوە سەرەتاییەکان و ناوەندی و ئامادەیەکان لای خۆمانەوە هەستاوین بە بانکێشکردنی دوو قوتابخانە قوتابخانەیەکی سەرەتایی قوتابخانەیەکی ناوەندی بە خۆشحاڵیەوە لە یەکەم هەنگاومانە قوتابخانەیش دواناوەندی شەی جەباری نمونەی چکە دواناوەندین ئەوان توانیان خوێندکارەکانیان لەگەڵمانە لە ناشتنی نەمامەکانە زۆر هاوکاری قوتابیەکانمان بکەن چکە گەر بتەوێت قۆناغی سەرەتایی مناڵن ناتوانن زۆر ئامێرەکانی هەڵکەندن بە تایبەتی پاچ و خاکەناز بەکاربهێنن ئەوان زۆر ئازایانە دەستخۆشییان لێکین کە توانیان هاوکارمان بن و بەدەسبەت ئەوەی کە قوتابخانەی تر بەشدار بێ ئەمە ئەکەوێتەوە سەر توانای بەڕێوەبەری قوتابخانەکان کە بتوانن چۆن کۆنتراکتکە لەگەڵ یەکتریا بۆ هەڵمەتی ناشتنی نەمامەکان چونکە گەر بتەوێت قوتابخانە هەیە خوێندکاری کەمە ئەمە ناکرێتە ناتوانین بۆ نمونە نسبەیەکی زۆردار لە ناوچەیەکە سەوز بکەیت بینێژین
باشە تاکو ئێستا بوون منە دەستان کرد بە چاندنی نەمامەکان کوێ گرتوتەوە لەکوێ نەمامەکانتان چاندووە بە خۆشحاڵیەوە لە بەرواری سی11 وەکو ئاماژەم پێکرد نزیکی 400 بۆ 500 نەمامان ناشت و ئیزافەتەن بۆ قسەکانی هاوڕێم حەزەکەم یەک شتی کە ئاماژە پێ بم زۆر گرنگە بیر لەوە بکەینەوە یەکەمین خاڵ چ نەمامێک ئەچێنین کە ئایا توانستی ڕوبەڕووبوونەوەی ڕەشەبای سلێمانی هەیە دووهەمینی ناشتنی کە دوای ناشتنی شێوازی ئاودانەکەی بێ بە خۆشحاڵیەوە ئەمە ئەڵێم ئێمە وەکو قوتابخانەکەمان وەکو ئیدارە و مامۆساکان بیرمان لەوە کردوتەوە لە وەرزی بارانبارینە ڕاستە لەوانەیە کەمترین ئاوانی بێت ئەکەوێتەوە هاوین وەرزی گەرما بیرمان لەوە کردوتەوە ئینی هەفتانە مامۆستایەک دابین کراوە ینی هەر هەفتە و بەر مامۆستایەک ئەکەوێت هەر هەفتەی مامۆستایەکە گەڕێتەوە بە قوتابخانە بە شێوازێکی سەرەتایی بەکارهێنانی ئاودان ئەو نەمامانە ئەین کە ئەچێنراون زۆر باشە مامۆستا سەرخەلبێمەوە لای بەڕایزت هەر لەسەر سەوزکردنی ژینگە ئەگەر بابەتێکی گرنگ ما بێت لێرە قسە لەسەر کەوەکو دوا کۆمنتی خۆت من ئەمەوێت ئەوە بڵم سەوزکردنی ژینگە بەڕاستی بێت بەردەوام بێت بە تایبەتی لە شارەکانە ڕێژی ستانداردی جیهانی کە ئەڵێ 15 بۆ 125 لە شارەکانە ئێمە ڕێژەکەی نزیکی 180 تێپەڕاندووە لە شاری سلێمانیا بەڵام ئەمە بمانای ئەوەی ژینگەکە بانی پیس نابێت تاو ژینگەیەکی ئارامان بۆ دابینەکەت ئەبێ دراسی ورتر بکرێت لەسەر ئەوە بۆی بتوانین ئێمە هەم گازە ژەهراویەکان هەم ئەو پیسبوونە ژینگەیانە کە بگرینەوە خاڵێکی تریش چاندنی سەوزایی لە دەرەوەی شارەکان یاخود لە سنووری شارەکانە ئەبێتە هۆی کەمکردنەوەی لافاو کە ئێستا بەرەو وەرزی بارانبارینە ڕۆی ئەوەش تەسیری بێت و هەروەها تەغذی ئاوی جەرزەوی شەکات زۆر ڕاستە دەستان خۆش بێ مامۆستا شەپۆل بەڕێزی شت ئەگەر دوایین کۆمنتی خۆت بڵێ فەرموو سوپاسانەکەم لە کەناڵی کورساتەوە لە شاشە ڕەنگینەکەی کورساتەوە داوا لە هەموو قوتابخانە و وەزارەتەکان و خوێندنگەکانەکەم کە بەدەنگ ئەم کارەوە بێن ئەم کارە بۆ خزمەتی سلێمانیە قۆڵی لێ هەڵکەین هەمومان کوردستانێکی سەوز ژینگەیەکی پاک ببەخشینە خۆمان و خوێندکارەکانمان تا بتوانین ئارامتر لە ژینگەیەکی پاکتردا بژین هیوادارین دەستان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونتان هیوای بەردەوامیتان لەمەد کە پیرۆزە بەڕێزان لەگەڵتانە بەردەوام ببین هاوکارانمان بڕگەیەکیان ئامادە کردووە لەسەر کردنەوەی مۆزەخانەی شیرینی لە شاری سلێمانی ڕەنگە هەر بەناوەکەیە تۆزێ سەرسان بین مۆزەخانەیەک بۆ شیرینی ئەبێت چی بێت بگومان ئەم مۆزەخانەیە بۆ تەوەکارێک بۆ ئەوەی کە گەشتیاران و میوانان چەند سەردانی بکەن لە نزیکەوە هەروەها خۆشحاڵی خۆیان دەرببڕن پێکەوە لە ڕێگەی راپۆرتێکەوە بچین ئەو مۆزەخانە بین و دواترە گەڕینەوە لاتان.